کۆمەڵگەی نەقدی دەولیە بە بەردەوامی ئێمە لە پەیوەندین لەگەڵیان بۆ ئەوەی کە کەناڵ و چەناڵێک دۆزینەوانێک کە ئێمە هەرێمی کوردستان مافە دەستوریەکانی خۆی و شازەدارەکانی خۆی بە تایبەتی کەمکردنەوەی ڕێژەی لە سەپا حەڤە بە نیسبەت هەموو فراکسیۆنە کوردستانەکان بە نیسبەت پەرلەمانی کوردستان بە نیسبەت حکوومەتی شەوەخەتی سوور بووە و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە شایستەداراییەک وەربگرێت کە لە دەرەوەی ئەو شایستەیە کە لە دەستور بووی دەست نیشان کراوە. خاڵێکی تری گەگەنی کۆبوونەوەکەی ئەمڕۆ قسەکردن و لەسەر مەسەلەی ئەو هەموو گومانەی کە لەسەر کەرتی نەوت و گازە لە هەرێمی کوردستان بەڕێزان دەزانن کە ئەو ڕاپۆرتانەی کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان پێشتر کە بڵاو ئەکرایەوانێ هەمیشە گومان هەبوو لەسەر ڕۆژمانانە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دوو کۆمپانیای گەورەی دنیای هێناوە کە لەم بوارە پێشڕەون کە یەکەمیان کۆمپانیای دیلۆیتە ئەوەیان کۆمپانیای ئیوایە کە هەردووچیان ئێستا پرۆسەی وردبینیکردنەکە زۆر باشی ئەڕوا بڕێوە بۆ وا بڕیارە ئێمە لە داهاتووشی نزیک دیلۆیت خۆی بانکی بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە بە وردەکاری خۆیان لە زمانی خۆیانەوە ئەو ڕاپۆرتە بخەنە ڕوو بۆ پەرلەمانی کوردستان کە تایبەتە بە وردبینیکردنی سێمان جینەکەی ساڵی 2007 هەناردەکردن و هەروە خەرجەکانی نەوت. ئەوەی کە من ئەمەوێت لە کۆتایی باسی بکەم بەڕاستی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ئەو پرۆژه یاسایە زۆر گرنگە چونکە دڵنیام دەبێتە جێگەی ڕەزامەندی خەڵکی کوردستانیش کە ئیتر موچەخۆر و خانوونشینی شایستە لە موچەخۆر و خانوونشینی ناشایستە ئەبێت جا بکرێتەوانێ و دووهەمیشیان ئەو ئیسلاحاتانەیە کە لە بواری کەرتی وەزیفەی گشتی چووکە لەبێتان نەچێت لە 2005 بەدواوە تا ئێستا لە سەدا هەفتای پارەی ئێمە بە بەردەوامی بۆ موچە و دەرماڵەی موچەخۆران ڕۆیشتووە بۆیە بێ ئەولەوێتی حکوومەت و پەرلەمانیش چاکسازی و پاکسازیکردنی لیستی موچەخۆران و خانوونشینانە لە هەرێمی کوردستان تاوەکو ئەوانەی کە شایستەی موچە و خانوونشینی نەبنە قوربانی ئەوانەی کە شایستەنی پرسیارێکم بۆ ڕێستا ینی بەڕەمەندانان لایەن بۆتە مەراق یعنی ئاشتێورامی نابێت دەبوایە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بە ئێوە باسی نەوت و گاز ومانە تا کردووە ئاشتێورامی نهاتووە ئەمە پرسیارێکیان پرسیارێکم بۆ دکتۆر شێرکۆ دکتۆر ئێوە دەستا بەغدا گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەن ئەو راپۆرتانەی کە یاخود ئەو زانیاریانی حکوومەت بە ئێوەی دەدەن تا چەند پشتڕاست کراوە تاوەکو ئێستا دیوانی چاودێری دارایی ڕێ پێ نەدراوە وردبینی بۆ داهاتی نەوت و ئەمانەکەەوە چۆن پشتڕاستی ئەو زانیاریان دەکەنەوە و بۆ زانیاریانە گفتوگۆ لەگەڵ بەغدا دەکەن. ڕاستەبارەت بە ئامادەبوونی بەڕێز وزیری سامانە سروشتیەکان نازانم بەڕاستی هەر پرسیارە لە ڕێزیان پێم ناتوانم لەبەری جەنابیان وەڵام بدەمەوە بەڵام وزیری سامانە سروشتیەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ئامادە بوو ئەو داتایانەی کە ڕۆژکرایە بوو هەر بەڕێزیان هێنایە ناو ئەنجومەنی وەزیران بوو و بەڕێزیان وەزیری سامانە سروشتیەکانەوە بە پێی یاساش ئەو بەرپرسە لە پێدانی ئەم زانیاریانە بە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان ئەو زانیاریانی کە ئەو تەقدیمی کردی بوو ئەمڕۆ بە وردەکاری هەموو بلۆکە نەوتیەکان و هەموو ئەو داهاتی کە دەستی هەرێمەکەی و مەسەلەی خەرجەکان خرایە بەردەبێت ئەنجومەن بەڵام بۆ ئامادە نەبوو لەو کۆبوونەوەیە ڕاستی بوون. سەبارەت بە چوونی وەفدی پەرلەمانی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق طبعاً ئێمە سەنتەری هەموو هەوڵەکانمان ئەوەیە چۆن بە زووترین کات موچەخۆرانی هەرێمی کوردستان داوی بکەین و چۆن موچەخۆری یاسایی ڕاستەقینە نەبێتە قوربانی موچەخۆری نایاسایی و ناڕاستەقینە و چۆن بتوانین بە زووترین کات ئەم دۆخە کارەساتباوی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و ئابووریەوە ئینقازکەین و فریایکەوین بۆیە ئەرکی سەرشانی خۆمانمانزانین کە بچین لەگەڵ لیژنە پەیوەندیدارەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق گفتوگۆ بکەین و ئەو بەسەڵەکە بشکێنین و زوو کار ئاسانی بکەین بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا کۆ ببنەوە. ئەو زانیاریانەش ئێمە تا ئێستا راپۆرتی وردبینی کراوی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەباری نەوت و گاز و داراییەوە پێنێگەش بە تایبەتی نەوت و گاز لەبەرەوە چاوەڕوانی ئەو راپۆرتەی کە کۆمپانیای دیلۆیت و ئیوای وردبینی تیا کردووە چاوەڕوانی پێمان درا و کاتە بە دڵنیایەوە قسەی خۆمان دەبێت. دکتۆر ئاماژ مقارنە کەناڵی ئاسمانی بەکردستان سەبارەت بە دواتۆرتی موسیقی جمهوری کوردستان قسەیەکی جوان لە ئالەدایەکەوە موسیقی باڵا سەربازەکان بخرێتە سیستەمی پاشەکەوتی موچەوە. پرسیارێکی تریشم ئەوەیە ئەو فەرمانبەرانێکەوە بودجەی موچەکانیان لە بودجەی سیادی عێراقەوە دابین دەکرێت دواتەوتووە لەلایەن حکوومەتی عێراقەوە پارەکەیان ڕەوانە نەکراوە یاخود لەلایەن حکوومەتی هەرێمەوە. والله طبعا او پرسیاری سبێتە گرنگ بوو کە ئەو بەڕێزانە بۆ لە پێش پرسیارێکی جەنابەت ئیزافەی بۆسەکانی برەزم حەبت بشکۆ
ئەو بڕەنەوتەی کە چاوەڕوان ئەکرێت لە ساڵی 2018 تەصدیق بکرێت وەزارەتەکەی ئەمە ئێستا ڕووی نەداوە تا باسی وەربینی بکەین ئەمە بەس مجرد توقعاتی شركاتی نەوتە کە داوایان لێکراوە بە نووسراوی ڕسمی وتوانە ئێمە لە توانامانە هەیە کە ئەم بڕەنەوتە لە ساڵی داهاتوو ئینتاج بکەین و تەصدیق بکەین بۆی پێم وایە ئەم توقعاتە هی شركاتی نەوتە ئەوەی کە جەنابەت دەڵێ وردبینی عادەتەن بۆ چی ئەکرێ وردبینی بۆ حاڵەتێک ئەکرێ ئەگەر هات نەوتەکە تەصدیق بوو بێ و ئەمە چۆن مامەڵەی لەگەڵا کراوە بۆیە ئەم هەر ساڵانی پێشوو دەکرێت وەکو باسی کرد ئەوە راپۆرتەکە ئەو پرۆسی وردبینیە بەردەوامە و تەنها بۆ ساڵی 2017 نیە 2014 و 15 و 16 وردبینی دەکرێت و راپۆرتەکانی لە ئەنجامی ئەم وردبینیش دەبێت بێتە نەک تەنها بەردەم پەرلەمان دەبێت بێتە بەردەمی ڕای گشتی کە لە هەموو پرۆسەی نەوت چۆن ڕۆشتۆ بڕێوە و پێم وایە ئەمریکا حکوومەتی هەرێمی کوردستان یەکە زۆر زیاتر بەکەلەوەی لە بەغداد دەکرێت ئەمریکا لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە وردبینی ڕاستەقینەیە ئەوەی لە بەغداد دەکرێت تەنها مقارنەیە کە ئەوان تەنها مەبادی EITI بەکارهێنن بۆیە پێم وایە کە ئەم ڕێپۆرتانە جێگەی خۆی بگرێت لە هەنگاوێک بەرەو شەفافێتکردنی زیاتری بوارینەوە ئەو دوو پرسیاری جەناب تەربیشی پێبینیدارە بە وەزارەتی دارایی و ئابووری خۆزی کاکرابەر لێرە وایە توانام سەرسەر کردیان و پرسیدەی ئەنجومەنی وەزیران لەوانەیە زۆر زانیاریم لەسەر دوا مانگی ساڵی 2018 نەبێت کە مانگی نوێی وافرارە چۆن بەڵام ئەوەی کە ئێعلان کراوە ئەمڕۆژ چەقی لەسەر کرایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان موچەیەکی تر دەدات بە سەرنجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش کۆتایی ساڵی 2018 بۆ ساڵی 2018 لە چوارچێوەی ئەو میکانیزمی 2017 بوورە بۆ ساڵی 2018 دیسانەوە ئەو میکانیزمی کە ئەمڕۆ لە پەرلەمان سەرکرێت هەردوو ئەگەرەکە ئەبێت ئەگەر لەگەڵ بەغدا ڕێبکەوین شتێکی ترە ئەگەر خۆشمان بین بابەتێکی ترە بۆیە تا ئێستا ئەگەر ئەو ڕێککەوتنە نەکرێت زوو بەرچاوبوونی چۆن تەعامل لەگەڵ ساڵی 2018